ئێمە سەرقاڵی تەماشاکردنی کتێبێکی لەبەردەستمانێت ڕاستە. بەجۆ لە ناڵاگیۆم لە برادران نەبوو وەکو تۆ باسی لێوە کرد سەرقاڵی ئەمە بووین ئەمانوێت لە کۆتاتەوەرمانە باز لە ئەم کتێبە بکەین ئەم کتێبە تایبەتە بە هەندێک زانیاری لەسەر کار و پیشەی پەرستاران وەکو یەکەم سەرچاوی پەرستاری کە بە زمانی کوردی چاپ و بڵاو کراوەتەوە بگومان پیشەی پەرستاری کۆمەڵێک بابەت لە خۆگرێ لەم کتێبە سەرجەم بابەتەکان باسی لێوە کراوە هەروە باسێک لە ناوڕۆکی کتێبەکەکەین لەگەڵ ئەوەشە چەند خوێندکارێک هاوکاری ئەم بەڕێزیان کردووە یاخود مامۆستا بەڕێزیان کردووە بۆ ئەوەی کە ئەم کتێبە بە چاپ بگات 6 خوێندکاری ئازیز توانیویانە لەگەڵ مامۆستا بەڕێزەکەیانە ئەم کتێبە بە چاپ بگێنن باز لە ناوڕۆکی کتێبەکەکەین باز لەواکەین چۆن پەرستار ئەتوانێت سوود لەم کتێبە ببینێ ئەمان و کۆمەڵێک بابەتی تر گفتوگۆکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان یوسا ڕازیانی کە بەڕێزیان مامۆستای زانکۆن هەروەها بڕوا سەلاح لەگەڵ سۆزیار حسێن هەردووکیان خوێندکارن کە هاوکارێکی باشی مامۆستاکەیان بوون لە چاپگەیاندن و بڵاوکردنەوەی ئەم کتێبە سلااوتان لێبێ و زۆر بەخێر بێن پیرۆزبایی بڵاوکردنەوەی ئەم کتێبە دەکەین مامۆستا ئەمێ دەستپێکی گفتوگۆکانمان لە بیرۆکەی ئەم کتێبەوە دەست پێ بکەین چی وای لە بەڕێزت کرد کە کتێبێک تایبەت بە پەرستار بڵاوکەیتەوە سلام علیکم یوسرا ڕایزیانیم هەرو جۆرەکەوتان ماوەی 3 ساڵ لەمەوە پێش لە ڕۆژ هەڵاتەوە هاتم بۆ کوردستانی ئێرە واتە خەڵکی ئێرە نیم لە ئێرانەوە هەر لە پۆلی یەکۆ تا کاتی زانکۆ هەموو شتێکمە بە زمانی فارسی فێرەبین واتە هیچ هەڵێکمانیە بە زمانی کوردی شتەکان فێربین و هەموو شتێکانی زانیارە تووبیەکان بە تایبەت بە زمانی فارسی فێرەبین کاتی هاتم بۆ ئێرە بەڕاستی کوردیەکەم ویستەکە ئاوا قسەکەم ئەوە باش نەبوو ئەوەی کە ئەیبینن لێرە ئەوە باش ئێستا زۆر باش بەڵێ زۆر باش بوو یەکێک لە ئینەکان هەموو لە ناو مێشکما بوو ئەوە بوو کە کەسێک داوای لێ کردم بە کوردی پەرستاری بۆ شەرح بکەم بەڕاستی نەمەزانی تا وشەیەکی کوردی مەوسیانی لە پاڵیا فارسی بوو دوی عەربی بوو ئەوە میکسچرێک ئەم کتێبە بەڕاستی زۆر یارمەتی خۆمی دا یەکەم یعنی لە یەکەم ستێجا یارمەتی دەری خۆم بوو لەبەر ئەوە یەکەم ئیشێکە کردم ئاڕۆشتم کورسێکی زمانی کوردی لە مەهابادەوە و ئەوەی کە فێر بووم لەگەڵ فێرخوازەکانە بە ئەکسنتی خۆیان کۆتانە زان کوردی ئێران و ئێرە جیاوازیان لە ئینا هەیە وشەکانە توزە بە قورسی لە یەک تێگەشتین لە دوای ئەوە بوو کە وتم باخۆم فێر بکەم کە بتوانم بە زمانی کوردی پەرستاری شەرحکەم بۆ خەڵک لەبەر ئەوە لە تەواوی ناوچەکانی کوردستان ئەتوانم بڵێم لە هەولێرەوە سلێمانی دەهۆک کوردستانی خۆمانەوە وتم کتێبی کوردیم لە بواری پەرستاریا بوو دەست بخەن زۆر گەڕام لە ماوەی بڵێم سێ مانگ بە هەموو کەسێ وتم کتێبم بۆ کۆکەنەوە بڕوان ناکەن کە یەک کتێبیشمان دەست نەکەوت لە بواری پەرستاریاوە زۆر جامی سوپرایز بووم بەڕاستی چۆن شتی وایە بێ مادام هیچ ڕێگایەک نییە ئەوە هەموو کاتی ئینی ژیانی منە ئەبێ خۆم ڕێگایەک دروست بکەم لەسەر ئەمینە ئەوە بوو کە هێندە زانیاری کە ماوەی 1 ساڵ پێش ئەوەی دەست پێ بکەم بۆ ئەم کتێبە لە ڕووی ئەوە بڵێم 20 دانە لە باشترین کتێبەکانی پەرستاری کە لە وڵاتە پێشکەوتوەکانە بەکاردێت بە تایبەت لە کەنەدا ئەمریکا ئوسترالیا ئەمانە کە پەرستاریان زۆر زۆر بەرزە لە ئاستی جیهانیە ئەو کتێبانم کۆ کردەوە و زانیاری ئەم کتێبە لەسەر ئەو 20 دانە کتێبە بووێتەوە ئەوە بوو کە وتم باشە من ئێستا کوردیەکەم کورسی ڕۆیشتوم بەس تەواو نییە لەبەر ئەوە کە 6 دانە تەلەبەی خۆمم هەڵبژار ئەم 6 تەلەبە ناوەکانیم هێناوە لەسەر کتێبەکە کە هەم کوردیان باش گەراوکارانم پیشانی بن کە دوانیان بە خۆشحاڵیەوە لێرە لە ستۆدیۆ ئامادەن بەڵێ هەم کوردیەکەیان مەزبوط بوو هەم ئینگلیزیەکەیان لەبەرەوە وتم ئەتوانن یارمەتیم بن بەڕاستی لەسەر میشە زۆر خورس بوو چون فێرخواز لێرە بەداخەوە هەستەکە زانکۆی تەواوی دەرەجە هێنان و تەخەڕوجە و ئەوەیە زۆر قورس بوو بووم کە تێیان بگەێنم وەرن یەک ستێب لەوە زیاتر هەڵبگرن لە ئەم ئیشە زۆربەی کاتەکەم لەسەر ئەوە چوو بەڕاستی کە قەناعەتیان پێ بکەم ئەتوانن ئیشی گەورە بکەن و ئەوە بوو کە بەڕاستی ئەم کتێبەمان دەست پێ کرد و 2 ساڵی پێش و بە تەواوی 1 ساڵ یعنی ئینەکەم کۆکردەوە 1 ساڵیش لەگەڵ تەلەبەکان بۆ گەڕانەوەی بە زمانی کوردی ئیشمان کردووە لەسەریش دواترەندە پرسیارمانە بێت لەسەر ئەرک و پیشەی پەرستار و ئەمە تا چەندە بێتە ڕێبەرێک بۆ پەرستارەکان هەموو پەرستارەکان پێویستە ئەم کتێبیان هەبێ یاخودناوە گەڕێنەوە بەلای تۆ بەڵام با بچین لای هەردوو خوێنکار کاکە ناوەکانیشان لێرە هەیە کاکە بڕوا و سۆزیار کە بێگومانی ئەوەش هاوکارێکی زۆر باشبوون لە وەرگێڕانە ئەو بابەتانەی کە مامۆستا دیاریە کرد چی کەوتە لای ئێوە چی بابەتە کەوتە لای ئێوە چۆن دەستان کرد بەم هاوکاریە سەرەتا بەناوی خۆی گەورە میرەبان زۆر سپاسی کەناڵە جوانەکەی کورسا دەگەین کە ئەم دەرفەتەی بۆ ڕەخسانین کە بتوانین ئەم کارە گەورەی کە کردومانە بیناسێنین ئەگەر بە شێوازێکی کەمیش بێت
و پاشان زۆر سپاسی مامۆستاکەین کە ئێمە بە شیاو زانی بۆ ئەوەی لەم کارە گەورەیە بەشداری بکەین. پەرستار لە کوردستانە یعنی بە شێوازێکی بەداخەوە ناتوانێت زۆر بەباشی ئیشەکان بکات لە خەستەخانەیە و کێشەی زۆرمان بۆ دروستە بێت لە وەرگرتنی معلوماتەکانە گەورەترین کێشەکە بۆ فێرخوازەکان دروستە بێت لە کاتی چوونە بەشە پزیشکەکان ئەوەیە کە کێشە لەگەڵ زمانەکە بۆ دروستێ من خۆمیشێکم لە خوێندکارانی کە کێشێکی زۆرم بۆ دروست بوو لە سەرەتایە کە هاتمە بەشی پەرستاری لەگەڵ زمانی ئینگلیزیە چکە وەگەزانین زۆربەی ینی هەموو خوێندن لێرە بە زمانی ئینگلیزیە من ماوەیەکی زۆرم پێویست بوو تا بتوانم کە وام لێ بێت زۆر بەباشی لە زمان ئینگلیزیەکە تێبگەم و سەرەتا معلوماتێکی زۆر کاتێکی زۆرم لەگەڵ یا کوشت بەڵام ئەم کاری کە ئێمە کردومان ناتوانێت هاوکارێکی زۆر باش بێ بۆ ئەو خوێندکارانی کە سەرەتا دێنە ینی بواری پزیشکی و بەتایبەتتر بواری پەرستاری بتوانن زۆر بە باشتر لە هەموو ئەو کار و ڕۆڵ و ئەرکانەی پەرستار فێر ببن کە پێویستە لە خەستەخانەکانە ئەنجامی بدەن. زۆر باشەوە بچینە لای خات و سۆزیاریش پێمان بڵێ تۆ چۆن هاوکاری مامۆستاکەت کردووە و ئەرکی کە لەسەر شانی تۆ بۆ چاپکردن و بڵاوکردنەوەی ئەم کتێبە بە سوودە بۆ پەرستار چی بووە؟ بەڵێ پێشەکەی زۆر سپاسی کەناڵەکەتانەکەین بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە جوانە کە ئێمە توانیمان ئەمڕۆ لە ڕێگەی پیشاندانی ئەو کارێک کە کردومانە بتوانین پیشانی خەڵکی بین. پێشکی سەرەتا کە ئێمە دەستمان کرد بەم نووسینی ئەم کتێبە لەگەڵ مامۆستاکەمانەکە وای کرد ئێمە هەڵبژێرێ و ئێمە بە شایستە و ئیشە بینی کە ئێمە لەگەڵ ئەوەی کە خوێندکارین لە پاڵ دەوامی زانکۆی خۆماندا بتوانین ئیشێکی گەورە بکەین و بتوانین ئاست و توانای خۆمان ببینین. بەڕاستی من لێرەوە زۆر سپاسی ئەەکەم و دەستخۆشی لێکم کە ئێمە بە شایستە و کارەزانی کە وای کرد ئێمە هەست بکەین بە ئاست و توانای خۆمان کە بەدەر لەوەی خوێندکارین کە ڕاستە ئێمە لەگەڵ داوامی خوێندنمانە کە کاتمان زۆر ئەڕوا بەبوونی سعی و دەرس و دەورەکانمانەوە بتوانین لە پاڵ ئەوەشدا خەریکی ئەو ئیشە بین دەستخۆشی لێکەین وەروە ئێمە لە کاتی دەستپێکردنمان بە وەرگێڕان و نووسینی کتێبەکە سەرەتا پارتەکانمان مامۆستا هەمووی بۆ ئەنالین و دابەشی ئەکەین و ئێمە گروپمان دانابوو سەرەتا چۆن دەست بکەین بە نووسینی پارتەکان و دواتر ئێمە هەر کەسێکمان بۆ نمونە 4-5 بەشمان بەر ئەکەوت و ئەوەش نەبوو ئێمە تەنها کار لەو بەشەی خۆمان ناکەین بەڵکو ئێمە لە نێوان خۆماندا ئاڵوگۆڕمان بە بەشەکان ئەکردەوە زمانێکی گشتگیرشتا بەڵێ بە هەموو هەوڵ و سەرنجی ئێمە لەسەر نووسینی ئەم کتێبە ئەو بکە بە زمانێکی زۆر ئاسان و دەربڕینێکی زۆر پاراوی زمانی شیرینی دایکمان کە زمانی کوردی بنووسین بۆ ئەمەش بۆ زیاتر ڕوونکردنەوە بۆ ئەو خوێندکارانی کە تازە یەنە ناو ڕێچکەی بواری پزیشکی بە عام و بواری پەرستاری بەتایبەت. باش ئەمە ڕخنەیە گاڕاستی خوێندکارەکان ناکاتم پێم خۆش جارە خۆتان جواب بنەوە خوێندن وتان بە زمانی ئینگلیزیە پێم خوێندنی پەرستاری وایە بەڵام بۆچی کوردی پرسیارەکەم ڕوونەیە ڕوونتریکە نانا ڕوونە پرسیارەکە کاگارام بۆیە زمانەکەمان هەڵژا وەکو ئاماژەم پێەیە خوێندکارەکان بەگشتی لێرە کە ئەچنە زانکۆکان عنی ئاسێکی زۆر لاوازیان هەیە لە زمانی ئینگلیزیە زۆر بە قورسی ئەتوانن لەواتە و لە مەبەستی علمەکە تێبگەن بە زمانی ئینگلیزی ئەمە هاتوون کە ئەم کارەمان کردووە ئەتوانێت خوێندکار بنچینەیەکی یاخود چۆن بڵێ بیسکێکی زۆر باشدا بمەزرێنێت پاشان خۆی کە زمانەکەی باش بوو لە بواری لە ئینگلیزیەکەیە بتوانێت هەوڵی زیاتر بات و معلوماتی زیاتر وەرگێت هەر لەبەر ئەوەش ئێمە تیشکمان خستە سەر زمانە کوردیەکە ئیژنا ئەگەر بگەڕی بە زمانی ئینگلیزی زۆر کتێبە دەسەکەوێت لێرە ئەگەر بگەڕی بەڵام ئێمە زۆر سێرچمان کرد لە سەرەتای ئیشەکە لەگەڵ مامۆستای خۆشەویستە کە بگەڕیم زانین چ کتێبێک چ سەرچاوەیەک هەیە بە زمانی کوردی بۆ ئەوەی قوتابیەکان ئیسفادەی لێ بکەین بەڵام بەداخەوە نەگەڕین و ینی زۆرمان پێ خۆشە بێت کە ئەمە بوو بێتە شۆڕشێک یاخود دەرگایەکی وڵا کردێت بە ڕووی زمانی کوردیە لەبەرەوەی ئێمە زۆر ئاستانگمان هاتە بەردەم بەڕاستی لە زمانە کوردیەکەیە زۆر جارە گەڕین بۆ وشەیەک دەستمان نەئەکەوت ئەن بۆ تێرمێک یان بۆ ڕستەیەک ینی کاتێکی زۆرمان کوش بەڕاستی تاکو بتوانین کە بە زمانێکی کوردی وا پارە و دای بڕژین کە تەنانەت کەسێکی کەش کە لە بواری پزیشکیانە بتوانێت لەم کتێبە تێبگات. زۆر باش شەما مساڵابینە لای بەڕێزت پێمان بڵێ ئەو بابەتانی کە هەڵت بژاردووە بتەوێت لەم کتێبەیە زۆر گرنگی پێبیت و جەختی لەسەر بکەیتەوە لەسەر چ لەمایەک بابەتەکانت داناوە زیاتر ویستوتە باسی چ بابەتێک چ ئەرک و پیشەیەکی پەرستاری بکەی لەم کتێبەیە؟ بەداخەوە هەرو جۆرە کە فێرخوازەکان وتیان پێشەی پەرستاری لە کوردستانە زۆر گرنگی پێ نادرێ
کە هاتمە ناو کوردستان بینیم فەرخوازەکان زۆربیان لەسەرەوەی کە مەجبور بووین هاتوینە ناو ئەم ئینە بیخوێنین زۆر سوپرایز بووم بەڕاستی کە بۆ ئەبێ وابێ کە بینیم خەتای فەرخواز نیە خەتای کۆمەلگایە کە ئاوا سەیری پەرستاریەکە ئەیان کۆمەلگا ئاوا سەیری ئێمەکە کە بەس بۆ ئەوە بین کە کانولایە دانین و نازام دەرزیەکیان لێبین و تەواو بەس پەرستاری زۆر بەرزە بەڕاستی ئێمە بۆ هەموو شتەکان ئەبێ سەیری وڵاتە پێشکەوتوەکان بکەین ئەگەر سەیری بکەن نەزان پەرستاری لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان یەکێک لە باشترین ئیشەکانە باشترین پێشەکانە بۆ نووسینی ئەم کتێبە من یە سەرەتا ئەمانجم ئەوە بوو کە کتێبێکی پەرستاری کە هەمووی معلوماتەکان لە هەمووی کتێبە ئاپدێتەکانی جیهان وەربگرم بە زمانی ئینگلیسی بڵاوی کەمەوە بەس کە گەیشتە قسەی زمانی کوردی و ئەمانە وتم با بە ئەم باشترین کتێبە بە زمانی کوردی بێ کە تا ئیستە نەبووە وەڕاستی شانەزیی پێیەکەم کە باشترین کتێبێک کە لەسەر بناماکانی پەرستاری نووسراوە بە زمانی کوردی بە وێنەیشەوە کارانە پێمە بە ئەکتی نیشان کردووە هەموو کردارەکانیان خستۆتە ڕوبڕاستی کتێبەکە من پەرستارنی بەڵام حەزەکەم بیخێنمەوە ینی هەندێک بابەتی تیا ڕەنگە ڕێنماییش بێ بۆ ئێمە لە کاتە فریاگوزاریەکانە سوودانشی تایە بەڵێ لەسەر ئەوە هاتم 24 دانە چالاکی پەرستاری کە گرنگە هەموو پەرستارێک بیزانێ و هەڵم بژارد ئەو 24 چالاکی لە هەمووی کتێبە ئاپدێتەکان زانیاریەکانمان کۆ کردەوە و ئەم کتێبە لێ دەرهاو جا لەسەر ئەوەی ڕسمەکان کە باستان کردەوە ڕسمەکان هەمووی خۆمان گرتومانە زیاتر لە 500 دانە ڕسم هەنگاو بە هەنگامی هەمووی چالاکیەکانی پەرستارمان گرتووە یعنی هیچ ڕسمێکمان لە گوگڵا وەرنەگرتووە ئەمەوەی بڵێم ئەم کتێبە کوردیە بە تایبەت ئۆریجیناڵە بەوێنەش کوردیە باشە ئەکرێ کەسێک کە چۆنی و پیشەی پەرستاریە و ئەگەر ساڵانێکی درەنگیش بێت زۆر باسی ئەبدەیت ئەکرێوانیە کورتیش بێرەکەتان قسەی لەسەرمە بکەن ئەبدەیت بۆ هەموو پیشەیە گرنگە چۆن لەگەڵ ڕۆژە ئاڕۆی ئەم کتێبا بێتە ئاپتودەیتی کەسێک کە بێوێت زانیاری لەسەر بواری پەرستاری وەربگرێ هەر کامێکتان وەڵامتانە بوو پێم خۆشە وەڵامتانە بە دڵنیاییەوە بەڵێ من کاتی فێرخوازەکان ئەوەم بۆ خەسخانەکان بۆ ئەوەی فێری ئیش ومانە بن یەکێک لەو ئیشانە کردم وتم بزانم ئاستی زانستی پەرستارەکانی ئێرە چۆنە فێرخوازەکانم ئەنار ئەمود پرسیاری ئەوە بکەن لە ئەو پەرستارە بزانە ئەزانێ ئەو علاجە بۆچی بەکارەهێنێ بۆ ئەو نەخۆشە یعنی بەداخەوە نەیەزانێ ئەوە دکتۆر نووسیویەتی تەواوە بە ئینێ بکەین ئەوە زۆر یعنی این بوو لەسەر نابێ وابێ ئەبێ کەسێک پێ ئەڵێم پەرستار من هەموو کات دەڵێم پەرستاری وەکو بەحرێکە بەس پوڵای ئەوەندە نیە ئەبێ زانیاری و لە سەر هەموو شتەکان لەسەر نیوتریشنەوە بڵێن لەسەر خواردنەکان و لەسەر مراقبەی نەخۆش لەسەر ئاستی دەرونی نەخۆش لەسەر هەموو شتێک ئەبێ پەرستار زانیاری هەبێ بەس بەداخەوە لێرەوە نەبوو وتمان با هەنگاوێکی ئەکادمیک وەربگرین وەکو تەواوی وڵاتە پێشکەوتوەکان پەرستاری ئێرەش بەرزکەینەوە و ئەو پەرستارانە بڵێ من یعنی لێرەوە داوا ئەەکەم لە هەمووی پەرستارەکان بە ئاوا بڵم کە سەیری ئەم کتێبە بکەن نە لەبەر ئەوەی کە کتێبی منە نا لەبەر ئەوەی کە ئاپدێت بنەوە و خزمەتی بە خەڵکی کورد بکرێ بەڕاستی وەکو ئاریشتی بەڕاستی بۆ هەموو تاکێ کەستەکەم ئەمە هەریەک لە ئێمە ڕۆژە لە ڕۆژان لە ژیانمانە ڕۆبەڕووی ئەوا بینەوە کە پێویستمان بە فریاگوزاریەکی سەرەتایی بە بابەتێکەوە بۆیە لە ڕێگەی خوێندنەوەی ئەم کتێبەوە ئێمە توانین ئەو زانیاریانە وەرگرین بەدڵنیایەوە کە بەر ئەم هەموو بابەتە کەوێ خوێنە بابەتی کیمیایەوە ئێوە لەسەر ئەپدەیتی ئەم بابەتە کاگارم ئەگەر هەر بوارێک لە دنیاە پێویستی بە ئەپدەیت بێ بواری پزیشکی دەجا پێویستی بە ئەپدەیتە چونکە بواری پزیشکی بوارێکە یعنی زۆر لە گەشەیەکی خێرایە ئەم ڕۆکەم زانیاریەکمان هەیە لەوانەیە سبەینێ ئەو زانیارە زۆر بە پێچەوانە ینی توێژینەوە و ریسێرچی لەسەر بکرێ بۆیە ئێمەش هەر بۆ مەبەستە لەم کتێبەیە تازەترین ینی ئەو ئەپدەیتانەمان داناوە کە لە دنیاە هەیە کتێبەکان بۆیە پەرستار زۆر بە باشی ئەتوانێت کە پشتی پێ بەسێت و ئەو ئەوانەی کەماوەیەکی زۆرە لە خەسخانەکانان یان لە بواری پزیشکیا ئیشەکەن بەم کتێبە ئەپدەیتێکی زۆر باشی خۆیان بکەن و پلانیشمانە ئینشاڵڵا ینی ئێمەش بە بەردەوامی وەکو هەر کتێبێکی جیهانی زوو ئەپدەیتی بکەینەوە و کام شتەی زۆر باشە لە کتێبەکە زۆر باشە با خات و سۆزیاریش بۆ چونێ خۆی بڵا لەسەرەوە من ئەمە لێرە ئاماژە بە خاڵێکی سەرەکی بکەم کە ئێمە ئەزانین وشە و زاراوەی پزیشکی زۆری فەرقە لەگەڵ وشە و قسەکردنی ڕۆژانەی ژیانی خۆمانەکە بە ڕۆژانە ئەکەین لێرە ئێمە هەوڵمانیا و ئاسانترین دەربڕین بۆ وشە
وشە و زارا و پزیشکەکان دابرین بۆ نمونە ئێمە لە کاتی ئیشمانە وشە هەبووە کە بۆ ماوەی هەفتەیەک ئێمە وەستاوین لەسەری وە زۆر پرسیارمان کردووە لە ئەو کەسانی کە زۆر شارەزانە ناو خەسخانەکانە ئیشیان کرد تاکو بزانین کە کام وشە زۆر گونجاوە بۆ دانان لەویا و کام مەبەست زۆر ڕوونە بەلای خەڵکەوە و ئێمە هەروەک ئاماژەشیان پێ ئەم کتێبە تەنها بۆ ئەوە نەمانووسێت کە تەنها پەرستارێک بتوانێت سود لەم کتێبە ببینێ بەڵکو بۆ نمونە کە ئێوەی ڕاگەیەنکار یاخود مامۆسایە کە بتوانێت ئەم کتێبە بخوێنێتەوە بتوانێت کە سوودێک بەویش بگەێنی و ئێمە تەنها ئیشەکەمان لە بەشی ئەوەیە نەبوو کە تەنها ئامانجمان لەو بێت کە پەرستارە یاخود کەسێکە لە بواری پزیشکیا ئیش بکات و ئەمە بخوێنێتەوە ویستمانە مەبەستەکە بە هەموو ڕوونکردنەوەکانی بگەێنی دەستا خۆش بێ